وەک دەگوترێت هەمیشە ئاشتی قورسترە لە شەڕ، یعنی بڕیاردانی ئاشتی پیاوی ئازا و ئینسانی ئازا و تاکی ئازا و ژنی ئازای دەوێت. دیارە ئەوەی کە بەڕێز ئۆجەلان هەوڵی بۆ دەدات یەکەم جاری نییە و نەتەوەی کوردیش یەکەم جار نییە کە هەوڵ بۆ ئاشتی دەداوە دەیەوێت لە ئاشتیە مافەکانی خۆی بەدەستبێنێت، بەڵام بەداخەوە هەمیشە داگیرکارانی کورد، داگیرکارانی نیشتیمان، داگیرکارانی کوردستان هەوڵیان داوە کە بە توندوتیژی کورد لە ناو ببن، دۆزەکەی کۆتایی پێبێنن. خۆشبەختانە نەیانتوانی هەتا گەیشتنە قۆناغی ئەمڕۆ. لە ئێستادا ئازایانە بەرپرسیارانە بەڕێز ئۆجەلان هەوڵی ئاشتی دەدا و هەوڵ دەدات کە ئەو خوێن ڕشتنەی بە دەیان ساڵە نزیکەی 100 ساڵە لە ناوچەکە هەیە بە تایبەت لەگەڵ یعنی کورد و داگیرکارانی کوردستان کۆتایی پێبێنێت یاخود سنوورێکی بۆ دابنێت. خۆ حتا پەکەکە یەکەم جار نییە کە ئەم بڕیارە دەدا و بینیمان لە پرۆسەی ئاشتی پێشتریش دیسان ئەم هەنگاوەیاننا و کورد ئیتر فێری شۆڕژێڕی بووە. کورد نەتەوەیەکی ئازایە، هەوڵی مافەکانی خۆی دەدات. ئەگەر لەم پرۆسەی ئاشتیەش سەرکەوت و نەبین خوانە خواستا یاخود چەکدانانەکە ئەنجام نەگرێت، من دڵنیام زۆر بە ئاسانی کورد جارێکی دیکە بڕیاری هەڵگرتنەوەی چەک دەدات. بۆیە ئەوەی گرنگە ئەوەیە کە ئێمە هەرچی لە تواناماندا هەیە بیخەینەگەر بۆی بتوانین کە ئەم ئاشتیە ئەم پرۆسەیە سەر بگرێت و بتوانین ئاشتێک بەرقەرار بکەین لە ناوچەکە کە کورد تێیدا بە ئارامی ژیان بەسەر ببە. بۆیە گرنگە یەکگرتوانە حیزبە کوردیەکان و سیاسیە کوردەکان هەنگاوی ژیرانە بنێن بۆی بتوانین ئەم پرۆسەیە کە بەڕاستی زەمینەیەکی لەباری نێودەوڵەتی هەیە کە ئەوە زۆر زۆر گرنگە. من پێم وانییە بە هەموو مێژووی 100 ساڵی ڕابردوو بەقەد ئێستا کورد دەرفەتی باشی لە پێشبێ و زەمینەی باشی بۆ ڕەخسابێ بۆی بتوانێت ئازایانە مافەکانی بەدەست بهێنێت. بۆ داگیرکەرێک کە ماوەی 100 ساڵە خوێن و وجودی نەتەوەیەک هەڵدەمژێت، خاکەکەی بە هەموو شێوەیەک بەکاردێنێ، ئاسان نییە ئێستا دەستبەرداری توندوتیژیەکانی بێت، ئاسان نییە ئێستا لە تەنشت خۆی یعنی ئەوەی کە 100 ساڵە بە دوژمنی پێناسە دەکات ئێستا لە تەنشتی ئەو بێت. بۆیە ئەم کردەوە توندوتیژیانە چاوەڕوانکراون و بە بۆچوونی من حاڵەتێکی نۆرمەڵە کە دەبێت یعنی کە هەبوونی دەبێت ئێمە یعنی چاوەڕوانکراو بێ بۆمان و لەگەڵی هەڵسو کەوت بکەین و ئەو بەرگریە ڕەوایی کە ئێستا هەواڵان دەیکەن بەڕاستی بەرگری ڕەوایە. ئێمە هێرش ناکەین، بەڵام لە کاتی هێرشدا خۆمان دەپارێزین. ئەوە بۆ هەر کەسێک حاڵەتێکی نۆرمەڵ و ڕەوایە، بەڵام من پێم وایە ئەمەش کۆتایی پێدێت. ئەگەر پرۆسەی ئاشتی سەرکەوتوو بێت بێگومان ئەمە کۆتایی پێدێت و لە بەرەی داگیرکاری تورکیا بێگومان ئێستا دوو ڕای جیاواز دوو بۆ چینی جیاوازێک هەیە. بۆ چونێک ئەوەیە کە واقع بینانەیە دەزانێت کە ئیتر لەو 100 ساڵە ناتوانێت وەکو 100 ساڵی ڕابردوو خەریکی خوێن مژی بێت. بۆیە دەیەوێت بە کەمترین زەرەر لێی دەربچێت و ئاشتی قبول بکات، ئاشتێک کە بەسەری داسەپێنراوە قبوڵی دەکات، ئاشتێک کە لە ئەنجامی بەرخۆدان و خەبات و شۆڕشی گەلێکی چەوساوە بەسەری داسەپێنراوە. بەرەیەکی دیکە هەیە کە تا ئێستا قبوڵی نییە، تا ئێستا ناتوانێت ئەو واقع قبول بکات. بۆیە دەبێت ئەو بۆیە دەبێت نەتەوەی کورد و کوردپەروەران یەکگرتوو لەگەڵ ئەو بەرەی کە ئیتر هاتۆتە ژێر باری ئەوەی کە ئاشتی قبول بێت یەکگرتوو بن بەرامبەر بۆ وەستاندنی ئەو توندوتیژەی کە هەتا ئێستا لایەنەکانی تر ئەوانەی کە شەڕیان مەبەستە و ئاشتیان قبول نییە هەتا کۆتایی پێدێت و سەرکەوتوو دەبێت. ژن هەمیشە بوونەوەرێکی ئاشتی خواسترە. بە درێژایی مێژوو ئەگەر ئێمە سیر بکەین هەمیشە ژنان ڕۆڵێکی باشتری
کۆمەڵایەتی و ئیداری و ئاشتیان بینیوە بۆیە بێگومان ئەو جارە چنان ڕۆڵی کاریگەریان دەبێت چونکە بیرمان نەچێت هەموو پیاوێک دەکرێت ژنێک کاریگەری بەسەریەوە هەبێت بۆیە ژنان دەتوان ڕۆڵی باشتر ببینن بەڵام لە ڕۆڵبینی ژن گرنگتر یەکگرتووی کوردە بە ژنیشەوە ئێمە ئەگەر دیقەت بدەین لەو ڕۆژەی کە کوردستان پارچەکراوە هەتا ئەو چرکەیە کە ئێمە قسەی تێدا دەکەین هەمیشە کورد بە پلەی یەکەم باجی پەرتەوازەی خۆی داوە هەمیشە دوژمنان هەمیشە داگیرکاران لە ڕێی پارچەکردنی کوردەوە دەستیان هاوتۆتەوە ناو خەباتی کورد و جارێکی دیکە کوردیان چەوساندۆتەوە بۆیە گرنگە کە هەموو تاکێکی کورد بە تایبەت سەرکردە سیاسیەکان مێژوویەکی جوان بۆ خۆیان تۆمار بکەن بەوەی کە لە یەک نزیک ببنەوە بەوەی کە ئەو جارە ئەگەر بۆی تەنها جارێکیش بێت قیادەی کورد بەرپرسانە لەگەڵ دۆزەرە ڕەواکەی نەتەوەکەی هەڵس و کەوت بکات کە هیوادارم لەو ئاستەدا بن هیوادارم بەرپرسیارەتی و ئەخلاقی نیشتیمانیان لەو ئاستەدا بێت کە زۆر بەرپرسانە و نەتەوەیانە و نیشتیمانیانە لە یەکتر نزیک ببنەوە و هەنگاوی جدی بۆ بەدەستهێنانی مافەکانی نەتەوە بدەن.